لە کارنامەیەکی ترەوە سڵاوتان دەبێ خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵتان دەبم لەگەڵ بربژێرێکی دیکەی لیستی سەدونەوەی پارتی دموکراتی کوردستان بەو هیوای بەرنامەی ئەمڕۆژمان جێگای ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بێ و تا کۆتایی بەرنامە بینەر و بیسەرمان بن. میوانەکەی ئەمڕۆژمان بەڕێز خاتو کوێستانە. خاتو کوێستان بەخێر بێت و سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەتان، زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی ئەم کەناڵە. خاتو کوێستان وەکو دەزانین بربژێرەکانمان لەسەر لیستی سەدونەوەی پارتی دموکراتی کوردستان کاپێک هاتوون لە کۆمەڵی خاتونی بەتوانە و بەڕێزی شتانێکێکن لەو خاتونانە چۆن بوو خۆتان بربژێر کرد لەسەر لیستی سەدونەوەی پارتی دموکراتی کوردستان؟ بەڵێ منیش هەر وەکو ئافرەتێک لە ئافرەتەکانی ئەوانی کە خۆیان کاندیدگا و خوشکانم هەستم کرد کە خۆم هەندێشت لە خۆمە بەدی ئەەکەم، بزانم تواناکانم چۆنە، ئەتوانم وەکو پێویست خزمەتی ئافرەت بکەم، وەکو پێویست خزمەتی هەموو میلەتی کورد بکەم. ئەگەر شایستەی ئەو خزمەتکردنە بم و بچمە متمانم بەدەست بێن و چمە پەرلەمانی کوردستان دراسەیەکی خۆمم کرد، اینجا خۆم کاندید کرد وەزانیم بیریشم لەوە کردەوە لەسەر چ لیستێ خۆم بەربژێرکەم. هەستم کرد هەموو لیستەکان وەکو پێویست مێژوویەکی پاکیان نییە، مێژوویەکی سەروەریان نییە، مێژوویەکی پێکەوژیان و ئارامیان نییە، هیچ کار و بەرنامەیەکیان لە خزمەتی کورد نەبووە. لیستی 1990 وەکو پێویست لە ئاستی خزمەتکردنی میلەتی کووردا بووە، بۆیە منیش ئەو لیستەم هەڵبژار. بتاکێت ئەگەر خۆشم هەڵبژاردایە پارتی نەبوومایە لەسەر 1990 خۆم هەڵەبژار. دووبارە بەخێر بێ خاتو کوێستان. وەکو خاتونێک سەردای دەست بەکاربوونتان لە ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستانەوە دەستان پێ کردووە وا دەتوانین بڵێن کۆمەڵێک کار و پرۆژەی باشتان کردووە، کار و پرۆژەی خۆبەخشیتان کردو بۆ ئافرەتان کە دەتوانین بڵێن سوودێکی باشیان لێ بینیوە و خولی ڕۆشنبێری و خولی چەندین خولی ترتان کردوەتەوانێ و سیمیناراتیش و بابەتی هۆشیاریکردنەوەی خێزان کامەیەکێکە لە بابەتە گرنگەکانی ناو کۆمەلگا و دەتوانین بڵێن ئافرەتان سوودێکی باشیان لێ بینیوە. چۆن بوو ئەم کارەتان کردیتان لەوە کردوانێ و لە ڕێی ئەمانە و ئافرەتان سوودیان بینیوە؟ بەدڵنیاییەوە یەکێتی ئافرەتانی کوردستان ڕێکخراوێکی مرۆییە، کارد دەکات بۆ ئافرەتان لە مەڵبەندی جیهانی هەموو کوردیەکان. هەر خۆشی لە خودی خۆیە ئافرەت جاستە و توانەکانی خۆی خستە ناو کارەوانە، بل لەوەی ئەو یەکێتیە هاوەر و بانگێشەی بۆ بکە هەموو ئافرەتێکی کورد توانە و جەستەکانی خۆی خستە کار هاتە ڕیزەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان. حتمەن ئەمە بەقەوەتر بوو کە کۆمەڵی ئافرەتی بەتوانە لەو ڕێکخراوە کۆ بێتەوانە. طبعاً کۆمەڵی چالاکی هەیە، ئەگەر ئێمە لە بەرنمەیەکی وا کوردستان ناتوانین هەموو ئەو چالاکیانە بە کۆمەڵێ وشە تەواو بکەین. ئاگاداریکردنەوەی و هوشارکردنەوەی خێزانەکان ڕاستە لە ڕێکێتی ڕێکخراوەکانی ئافرەتانەوە بۆ نمونە بەرنمەیەکی دروست کردووە، کۆمەڵی ئافرەتی پرۆفسۆری هێناوە، بۆ نمونە لە دکتۆری هێناوە، هوشیارکردنەوەی هەموو دایکان لە مناڵیەوە چۆن لە ڕووی سکپڕبوونیەوە هەتا مناڵبوونیان و هەتا گەورەبوونی مناڵەکان و ئاماژگاریکردنیان. ئەم بابەتی هۆشیاریکردنەوەی خێزانیانە تا چەند سوود و سوودی گەیاندووە بە ئافرەتان لەناو کۆمەڵگەدا؟ دڵنیاییەوە سوودی زۆر گەیاندووە، چونکە جاران هیچ کەسێ وەکو ئاماژگاری نەتوانراوە ئافرەتان کۆ بکاتەوانە ئاماژگاریان بکە، هانیان بدە بۆ ئەوەی کە بچنە بوارەکانی سیاسیەوە، بچنە بوارەکانی فەرمانبەریەوە، ئیشوکاری دەرۆکەن. ئێستا جارانە مانود ئافرەت نیوەی کۆمەڵە دایکی نیوەکەی ترە، ئێستا ئەو مەجالە و نیوەکەی تریشمان بردەوە بۆ خۆمان، شان بەشانی پیا و کار دەکات. بۆ نمونە هیچ فەراغێکی نێشتۆتەوە کار کە نیکە لە کرێکاریەوە، لە سایقیەوانێ، لە کاری پیشەیەوە، لە کاری دایکایەتەوە. بۆ نمونە حەزانە هەیە، پەروەدەی حەزانە بە پیا و ناکرێ، ژن پیا و ناتوانین ئێمە وەکو یەک سێریان بکەین بڵین توانەکانی ئافرەت وەکو توانەکانی پیاوە. من ئەڵێم زیاترە لەبەری ئەو حەزانە مەناڵ بەخێوەکە تربێتی ئەیە ئەچێتە قوتابخانە، لە قوتابخانەش پێ ئەگەێنێ، لە ماڵیشەوە پەروەدەی ئەکات. ئەمە خۆی لە خۆیدا هۆشداریە کە بە ئەوی کە من ئەو دایکە ئامادە بکەم بڵێم حازر بە تۆ بەرەو چوونێکی ئامادەی کە ڕۆڵێک ئەخەیتوانێ بۆ سەر ئەم ژیانە کە مناڵێکت دەبێ بەم شێوە پەروەدەیکە. دکتۆرەیەک یەت نەسیحەتیەکە هاوارەکە ئەڵێ خوشکان برایان ئەم کەسانە خوشک و دایکتان بخەنە ڕیزی ڕێکخراوەکانی ئافرەتانەوە بۆ ئەوەی فێر بن. وەک دەزانین ئێمە سێ ڕێکخراومان هەیە، ڕێکخراوی یەکێتی قوتابیانمان هەیە و یەکێتی لاوانی دیموکراتمان هەیە و ئافرەتانیشمان هەیە و ئەمانە دەستێکی باڵیان هەیە لە پێگەیاندنی لاو ئافرەت و گەنج بۆ ناو کۆمەلگا و بەڕێزیشتان کە لە ئافرەتانەوە دەستان پێ کردووە. ئەگەر متمانی خەڵکتان بەدەستێنا چوونە پەرلەمان چی باڵێنێگە دەن و چۆن هاوکار و پاڵپشتیانە بن بەم ئەم ڕێکخراوانە؟ ئەمە بەدڵنیاییەوە
ناوێ ئێمە ئەرکی سەرشانی خۆمانە نەک هەر بچینە ناو پەرلەمان بەڵکو لە ئێستادا ئێمە ئەرکی سەرشانی خۆمانە متمانیەوان بەدەست بێنیان بەدەستنێنین وەکو پەرلەمانێ بچینە سەر ئەو کورسیە ئێمە ئەرکی سەرشانمانە خزمەتی هەموو ئافرەتیا بکەین داکۆکی سەرسەخت بکەین لە مافە شایستەکانیان بۆ نمونە حەزانە ئێستا بەبێ ئەوەی کە ئیرێ بە دایک ئەبێ بزانی دایک چییە دایک سەرچاوی ژیانە ئافرەت کۆمەڵگا ئەگەر ڕۆڵی پێگەی خۆی پێپشان نێە و بە مێژووی نەناسیە حتمما تەدمیرە بێ ئێمە بەداخۆ لێرە ئێستا ئەڵێن هەتاکو ئێستا ئەتوانین بڵێن لە 180 ڕۆڵی خۆی و پێگەی خۆیان پێ دەستنیشان کراوە لە مێژوو لە کتێبەکانە نووسراوە هەمانە بەڵام وەکو پێویست هەتا ئێستا ڕۆڵ و پێگەی خۆمانمان پێ نەدراوە بۆ نمونە لەو پۆستی تۆزێ لە سەرێکیەکانمان پێ نەدراوە ئێمە هەوڵەیەین ئەو پلۆپۆستە سەریکانش وەربگرین هیچ مافێکی ئاوا نییە هەتای سەوکو ئافرەت دەستە باڵایەکی وەرگرت بێ بۆ نمونە ڕێز وزەرایەکی وەرگرت بێ بۆ نمونە ڕێز حکومەتێکی وەرگرت بێ هەروەکو وڵاتانی جیهان کۆمەڵێ کار و چالاکی ئافرەت کە ڕۆڵی بینیوە ئەتوانم بڵم لە پیاو زیاتر ڕۆڵی بینیوە چ لە مێژووە هەتا ئێستاش زیاتر هەوڵ و پێگێتان و گۆڕانکاری لەم ئافرەتان کە ڕێکخراوە دروست بۆ زیاتر لە گەشەکردنە بۆ داکەوتکردنی مافەکانیش هەمووی دیارە لە ئێستادا ئەتوانم لە 180 دابین کراوە بەڵام لە 120ەکەی تری بەپی ناوچەکان گۆڕانکاری بەسەران نەهاتووەکو پێویست مافی خۆی پێ نەیراوە ئەتوانم بڵین ئیشەڵڵا کە چوینە پەرلەمانیش ئەو لە 120 تەواوکەری ئەو پرۆژە یاسایانە بین کە لەسەر ئافرەت کرا و تەواو نەکراوە لە پەرلەمانەکانی پێشوو ئێمە داکۆکی بکەین و مافە شایستەکانی کە هەتا دەستە بەر بکەین بۆیان دەست خۆش بێ خاتوکستان باکەمێ باسەکەمان یاسایی بکەینەوە وەک دەزانین بەڕێستان کەسێکی ڕاوێژکاری یاساین لە وەزارەتی بەرگری عێراق ئەگەر متمانەی خەڵکان بەدەستێنە و چوونە پەرلەمان پێتان وایە کام یاسایە لە یاساکانی هەرێمی کوردستان پێویستە هەموار بکرێ و هەموار بکرێتەوە و ئەگەر چوونە پەرلەمان دەتوانێت کاری جدی لەسەر بکەن وەک بەربژێرێکی ئافرەت بەڵێ خۆی لە ڕاستی تا هەندێک یاسایە لە کوردستان و کۆ یاساکانی عێراق زۆر جیاوازیانەیە ڕاستە عێراق هەتا ئێستا هەموو یاساکانی کۆنی عێراق سەردەمی ڕژێم بەکارێنەوە چکاتە ئێستا دەستور دەستنووس نەکراوەتوانێت داڕشتنی تەنسبیزی و تەشریعی وەکو پێویست دەست پێ نەکراوەوە دەستنووس نکراوە ئێمەش وەکو کوردستان نەمانتوانی وەکو پێویست کە کاریگەرێکێ لەسەرمان نێوخۆیی و نێودەوڵەتیە نەمانتوانی وەکو پێویست دەستوری خۆمان بنووسینەوانێ بۆیە هەندێک جیاوازی لە یاساکان بۆ نمونە ئێمە یاسای خانەنشینی فەرمانبەران باری کەسایەتی وەکو عێراق نییە هەوڵەیەین ئیشەڵڵا ئیخینە نێو جەدۆلی پەرلەمانتاری ئەم خولی ئیشەڵڵا کە ئێمە چوینە سەر کورسی ئەم پەرلەمانە کاری بۆ بکەین هاوتای خانەنشینی فەرمانبەرانی و کەسایەتی کێ بێت بەغا بێ بۆ نمونە باری کەسایەتی ئێستا بارێکی وروژاندووە لە عێراق بەپی مەرجع نەک وەکو قانون کەسایەتی چۆن حەزانە هیراوە بە باوک ئەمە لێش کاری ساتێکە ئەمە ڕووینیاوە ئەمە وەکو قانونیە بەڵکو ئەمە تعداوکو و پەڕینوەیەکی کردو بەسەر دادگا و حاکمەکانە ئەمە وەکو مەرجع قسویان دەبرەوە ئەگەر ئافرەت یا کچێک لە 9 ساڵیا بێرێ بەشوو ئەبێت تا ئێستا تامی ژیان بزانێ چییە ڕۆڵی مناڵی ئەبینێ تۆ چۆنی خێتە سەر مەسئولیەتێکەوەی کە بچێتە باری زەواجەوانیە بۆ نمونە ئێمە لە کوردستانە نەخێر ئێشتا ئەمەمان نییە ئەگەر ئێمە مەجبورمان بکەین وەکو کەسایەتی باری عێراق بریمەڕوە ئەمە کارەساتە ئێمە لە کوردستانە پیادەی بکەین هەوڵە دێن ئیشەڵڵا ئەو باری کەسایەتی کە لە عێراقا ڕوویداوە وەکو کوردستان پیادەی نەکەین دەستورێکی خۆمان دروست بکەینەوە ئیشەڵڵا گەر بینە دەوڵەت دەستوری خۆمان نەبێت یاساکانی خۆمان هەموارەکەینەوە وەکو یاساکانی عێراق ناڕوین بەڕێوە چونکە هەندێشت لە هەموارکردنەوەی باری کەسایەتی زۆر جیاوازە وەکو شەرع وەکو دینیش لایەوە شتێک نییە کەەوە فەرزێکە وەکو فەرزێکی مەرجعیەت وەکو کەسێک وەکو معنەوی یعنی دادگای پەڕانووە مرۆیەکانی هەمووی کوژانەوە یان وەکو مرۆڤ معاملەی پێ نەکردووە وەکو وایە کۆیلەیەک بێت من بە زۆر مناڵێک بەرم بەشوو ئەمە لەلایەکەوە لەلایەکی کۆ یاسایی لێبوردنی گشتیمانەیە من ئەزانم عێراق چەند جارێ یاسای گشتی عێراق وەکو بریارەیە بەڵام وابزانام ساڵێ 2 ساڵ هەموو مناسبەکان ئەڵێ بواری گەشتە بواری جێبەجێکردنەوە یاسای لێبوردنی گشتی بۆ چەند شەخصێکە بێ
یا ئەوانەیە کە عاید بە حیزبەکانی خوان و ملیشیاتەکانی خوانن کە لە زەری خوانشکێتەوە ما باقی ئەوانەی تر ئەوانەی مەزلومن ئەوانەی کە وەکو سزا وەکو حەق و متهم چوونەتە ئەوێ بەسەریانە تەطبیق نابێ کۆمەڵێک کەس ئەکەنە دەرەوە کە پیویسی پیانۆکو عی بە هەندێک مەلیشاتە و هەندێک بە مەرجعەتی کۆمەڵێک لە شیعە و کۆمەڵێک لە چەکداری ئەم لا ئەولایەکە بەڵام ئەگەر بین و یاسای ڕابردی گشتی منێک یەک جار کەوت یاسای لێبوردنی گشتی ئەبێ لە سفرۆ تا ئەگات تا ئاخری ژمارە لە زاخۆ تا فاوەکو ئەو کاتی کە ئێمە ئەڵێن ئافوەت لامە بەبێ ئستیسنا هەمووی بێتە دەرەوە نەجاتی بێ بەڵام ئەمان فۆکسەخەنە سەر چەند شخصێ ئێمەش وەکو کوردستان مافیەوەمان هەیە مافی گشتی هەیە کە ئەوە عافی گشتی دەرکا بەسەر سزاداران چکە سزاداران کە لەوێن المجرم عن جەریمە نییە ئێمە ناڵێن بەندکراوەکان نابێ بڵین ئێمە بۆ سزادان داومانەوە ئێمەمانوێت نەهێشتنی تاوان بین نەک بڵین ئێمە سزادانی تاوان بارانەین بۆیە باشە ئێمە کار لەسرەوە بکەین جارێکی تر جەدۆلی ئەعمالی پەلەمانی ئەم خولە ئینشاڵڵا ئەگەر ئێمە ئەو باڵێنا بە خەڵک دەدەن کە چونە پەرلەمان کاریگەنگ لەسەر ئەم یاسایە بکەن بدڵنیایەوە چونکە هەندێک شتێ تۆزێ کەم تەرخەمی تیاکراوە وەکو پێویست کاری بۆ نەکراوە ئەخێنە بواری ئەوە چاکسازیەکی باشی تیا بکرێت لە بواری هەموارکردنەوەی مادەکان بیاداچوونەیەکی باشی ئەبێت و هەروە یاسای کارمانێ یاسای کار ڕێخستنەوەی یاسایی کاری کرێکارەکان و کۆمپانیاکان و گرێبەبەستەکانی کە لە کوردستانە کارەکەن ئێمەمانوێ ئەو کارە کاری بۆ بکەین زمانی ئیجتیماعی دروستکەین بۆ نمونە من لە جیاتەوەی کۆمپانیاکان بێ لەمڕێی پێ بەم هاوردەی کرێکاری ئەجنەبین بۆ بێنن خودی خۆمان گەنجی خۆمان و هاوڵاتی شارەکەی خۆمان لەو بوارە جێ بۆ بکەینەوانە دەرفەتی کاریش زیاترە ڕەخسێ دەفتەری بتایکی کارەکان زیاتر دەبێ زیاتر بوارەکان بۆ تۆ ئەرەخسێ نەک ئێمە گەنجەکانی خۆمان دەربەدەر بێن کاری ئەجانب لە ناو وڵاتەکەمانە پیادەی ژیانی ئێمە بکات هەندێشتی تریژە یاسای لێبوردنی گشتێکە بۆ کوردستان و عێراق جیاوازە وەکو وتمان ئێمە تاوانەکانمان کە لەلایە تاوانی جیاوازن وەک لە تاوانەکانی ئەوان ئیرهابەکانیان زیاتر فەرز کردەوە بەسەر ئێمە بۆیە لێبوردنەکان ئستیساینیەکە لەبەرەوەی مادی ئیرهاب سونە ئەڵێ بە ئێمە ئەوە تەسویتی لەسەر بینن شیعە نەخێت تەسویتی لەسەر نایە بۆ چونکە لە ئامانجی ئەوان سونەکان بە هینی خوان سونەکان زیاتر لە بواری ئێرهابەکان خاتو کوێستان با کۆتا پرسیارم ئەوە بێت و پەیامێک بێت لێرەوە بۆ خەڵکە دڵسۆزەکەی سنووری پارێزگای سلێمانی ئەگەر متمانەی خەڵکی سنووری پارێزگای سلێمانیت بەدەستێنا و چوویتە پەرلەمان کارنامەی تۆ یا خۆتکاری تۆ چی دەبێت لە پەرلەمان بە تایبەت بۆ خەڵکی ئەم سنوورە بۆ ئافرەتان بەڵێ من وەکو پێشمەرگەیەک ئەتوانم داکۆکی لە مافە شایستەکانی گشت پێشمەرگە بکەم یعنی بەڕاستی پێشمەرگە قەلغانی سەنگەری ئێمەی گرتۆ ڕۆحی ئێمەی پاراستۆ لە ئاشتی و لە ناخۆشی و لە شەڕە ئەو وەکو قەلغانی ڕۆحی خۆی پێشکەش کردووە ناڵێت تۆ وەک یعنی وەکو ئەوەی کە لە ئامنێکی لە باوەشی دەکتابی ئاو ئامنی کردووی ئەمە هەندێک مافەی شایستەکانی خوان وەکو پێویست وەرنەگرتووە بۆ نمونە هەتا ئێستا نەتوانراوە وەکو پێویست کاریان بۆ بکرێ تەرفیع و عەلاوە هەیە لە کۆتای بەرنامەکەیە لە دواوتە چیاگەر هەبێت من پێم باشە داکۆکیکردن لەسەر مافە شایستەکانی پێشمەرگە و دووەم بنەماڵی شەهید و ئەنفالکراوەکان وەکو پێویست کاریان بۆ نەکراوە ئێمە ئینشاڵڵا کە چینە ژەر ئەو بارەوە ئەوانە داکۆکی سەختیان لەسەر مافە شایستەکانیان بکەین و خزمەتکردنەکان زیاتر بکەین و ئەوەی تەواو نەکراوە ئێمە بواری خۆمان و لە توانەکانی خۆمان و کاریان لەسەر بکەین و داکۆکیان لەسەر بکەین و تاویان بکەین خاتو کوێستان سپاس دەکەین خۆشحاڵ بین کەمڕۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ ئێوەش مەمنونم سپاسی بینەرانیش کوێستان محەممەد کاندیدی ژمارە 42 لەسەر لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون کە لەگەڵمان زۆر سپاسش بۆ ئێوە بۆ بینەرانیش